ئەچینە هەولێر 4 مامۆستای هونەر پێشانگایەکی ناوازە و جوان بۆ کاری دەستی بە تایبەتی گوڵچنین لەسەر تابلۆ دەکەنەوە کە چەندین با بڵێین کاری سەرنجڕاکێش و کاری ناوازە لەو پێشانگایەدا نمایشەکەن. بێگومان ئەم چالاکی خوێندنگەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێرە کە پێشانگاکەی بۆ ئەم 4 مامۆستایە کردوێتەوە کە تیایدا 41 تابلۆی لەخۆ گرتووە کە بەشێک لە تابلۆکان با بڵێین کاری سیرامیکی بوون و تابلۆکانی تریش بە گوڵ نەخشێنرابوون و کاری زۆر جوانیان لە سەر با بڵێین تەختە و هەروەها بە قوماشی ڕەنگاوڕەنگ دەیان جۆری گوڵی زۆر جوانیان دروست کردووە. لە هەولێر 4 مامۆستای هونەر پێشانگایەک بۆ کاری دەستی گوڵچنین لەسەر تابلۆ دەکەنەوە و چەندین کاری هونەری سەرنجڕاکێش و ناوازە لە پێشانگاکەدا نمایشەکەن. لە هۆڵی گەلەری میدیا بە هاوکاری چالاکی خوێندنگاکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر پێشانگایەک بۆ 4 مامۆستای هونەر کە پێکهاتبوون لە چۆمان عەلی و نەجات عەبدوڵڵا و تانیا سەعید و ئەڤین عومەر و پێشانگاکە 41 تابلۆی لەخۆ گرتبوو کە کۆمەڵێک لە تابلۆکان بابەتی سیرامیکی بوون و تابلۆکانی تریش بە گوڵ نەخشێنرابوون و بە جۆرێک کاری گوڵچنین لەسەر تەختە و بە قوماشی ڕەنگاوڕەنگ دەیان جۆری گوڵ دروستکراون و دیمەنێکی جوانیان بەخشیوەتە تابلۆکان. شاری هێر